بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس و ستایش بۆ خوای گەورە و درود و سڵاو و میهرەبانی خوش بڕژێ بە سەرگیانی باکی پاکی بەڕێزترین و باشترین دروستکراوی خوا حەزرەتی محەممەد المستەفا پێشەوا و سەرمەشق و ڕاستەکەری دنیا و قیامەتمان و درود و سڵاو و میهرەبانی خوش بۆ گیانی ئێوە عزیز و خۆشەویست بینەرانی بەڕێز لەرکوێگەم خۆشحاڵم لەگەڵ هاوکارم کاک جەلال جارێکی تر و لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست گەشتینەوە. سپاس ڕێز بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵم کە منیش جارێکی تر بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژیان ڕۆژمان لە سێ تەوەری سەرەکی پێکاتەوە کەمیشە. تەوەری یەکەمان قسەکردنە لەسەر بنیادنانی دارولحەدیث یا با بڵێنەوە قوتابخانانەی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سنوورە جیاوازەکانی خۆی لە ناوباڕەکانی خۆیدا دایناوە بۆی کە خەڵکی خۆبەخش تێداوانە بڵێنەوە و ئەوانشی کە خۆبەخشانە حەزیان لە فێربوونی بە تایبەتی زانستی حەدیث و فەرموودە هەیە بۆی کە بەشدار بن تێدا لە تەوەریەکەمە قسە و گفتوگۆ لەسەر و بابەتە دەکەین. تەوەری دووەمی بەرنامەکەمە قسەکردنە لەسەر پاراستنی ئاو لە پێناوچیدا بە تایبەتی لا دوو ڕۆژی ڕابردوودا کۆنفرانسێکی لەسەر پاراستنی ئاو لە عێراق لە سلێمانی بەڕێوەچوە. بەڵام ئەمە بەگشتی لە تەوەری دووەمدا قسە لەسەرەوە دەکەین لە پێناوچیدا دەبێ ئاو بپارێزی. تەوەری سێمی بەرنامەکەشمان دیارە چەند ڕۆژێک کەمان ماوە بۆ دەستپێکردنی وەرزی نوێی خوێندن قسە لەسەرەوە دەکەین ئامادەکاریەکان بەگشتی چین بۆ ئەوەی کە قوتابی هەموو ئامادەکاریەکی دەرونی و لۆجستی ئەو شتانی کە پێویستێتی ئامادەیان بکا بۆی کە بەرەبەرە بچێتەوە ناو ناوەندەکانی خوێندن لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەکی تایبەت. وەک هەمیشە بەرگەی یەکەمی بەرنامەکەمان پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانە با پێکەوە بینەری بێت. نرخی دراوەکان ئەگەر هاتوو گۆڕانکاری وەستە نرخی دراوەکاندا رابێت ئەوە سەر لە بەیانی هەموو ڕۆژێک بینەری بەرنامەی پەیامی ڕۆژ و بڕگەی نرخی دراوەکان بن. ئێستش پێکەوە بینەری بڕگەی نرخی دراوەکان دەبین بزانین گۆڕانکاری بەستە نرخی دراوەکاندا هاتووە یانە. ئەمڕۆ پاڵەوانێکی لێهاتووی مێژوو ئەستۆی بەرزی بە پەتی سێدارەوە دەکرێت و یەکێک لە مجاهید و فەرماندەلایەتەکانی ئیسلام شەهید دەکرێت. هەمووان پێیان خۆشە لە بڕگەی یادەوەری ئاشنابن بەو مێژوو ڕووداوە گرنگانەی کە لە بەرواری ئەمڕۆی ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە بە ئێمە شێوەش پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بین. شانزەی نوێی ساڵی 1930 لە سێدارەدانی تێکۆشەر و شۆڕژگەڕی گەورەی ئیسلامی و مجاهیدی ئازاد شێخ عومەر موختار لەلایەن ئیتاڵیا داگیرکەرەکان و پاشدادگایەکی ڕواڵەتی عومەر موختار بە هۆی ئازایی و نەبەردیەکەیەوە لەلایەن شۆڕژگەڕانەوە بە شێری بیابان وەسف دەکرا. لە سێدارەدانی ئەو مجاهیدە پاش 500 ساڵ لە شۆڕش و ڕوبەڕووبوونەوەی هات
دژی ئیتاڵیە داگیرکەرەکانی لیبیا و داوای سەروەری خاکی لیبیای دەکرد و بە هیچ جۆرێک ئامادەی سازش نەبوو لەسەر خاکی لیبیا. ئەوە بوو پاش 4 ڕۆژ لە دەستگیرکردنی لە دادگایەکی ڕواڵەتیدا خۆی و بەشێک لە شوێن کەوتوانی لە سێدارە دران و بە یەکێک لە پیاوە هەڵکەوتوەکانی سەدەی 19 ڕۆژهڵاتی ناوەڕاستدا دەنرێت. عومەر موختار هەمیشە لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ ئیتاڵیەکان جەختی لەوە دەکردەوە تا شەهیدی یا سەروەری خاکی مسڵمانانمان دەوێ و ئیتاڵیا لە خۆمان بە پیاوتر نازانین تا ئیداری خاک و کاروبارمان بکات و میلەتەکەمان ئەوەندە خەڵکی شۆڕژگێڕ و لێهاتووی تێدایە کە لە ئیتاڵیەکان زیاتر بتوانێت خزمەتمان بکات. لە کاتی دادگایەکەیدا داوای لێکرا کە لێبوردن نامەیەک بنووسێت بۆ دەسەڵاتدارانی ئیتاڵی. شێخیش فەرمووی ئێمە 15 ساڵە بەدوای حەقدا دەگەڕێن و ماندوو بووین، ئێستا بەو داوا بچووکە حەقی خۆمان ناشرین ناکەین. پێش لە سێدارەدانی داوای لە جەلادەکانی کرد کە ڕێی پێ بدەن دوور کات نوێژی سنوت بکات و پاشتر سوپاس و ستایشی خۆی کرد و ڕەحمەت و درودیشی نات بۆ گیانی پێغەمبەری پێشەوامان درودی خۆی لەسەر بێت و پاشتر پەتی سێدارە ئاڵێنرایە گەردنی بەرزیەوە. شانزەی نوێی ساڵی 1982 لە سێدارەدانی یەکەمین وەزیری دەرەوەی سەردەمی شۆڕشی ئیسلامی ئێران سادق قوتبزادە لە زیندانی ئیفێنی تاران بە تۆمەتی پلاندانان دژی دەوڵەت و دزەپێکردنی نهێنیەکانی دەوڵەت بۆ نەیارانی شۆڕش. ناوبراو یەکێک بوو لە نزیک و دۆستەکانی سەرکردەی یەکەمی شۆڕشی ئێران. دەستەی پەرەپێدانی بانگەواز لە کۆمەڵی ئیسلامی کوردستان دارالحەدیثێک دادەمەزرێنێت. بۆیە پێکەوە لە بمبرگەیە قسە لەسەر ئەوە دەکەین کە ئایا ئەم دەستەیە چۆن ئەم دارالحەدیثە دادەمەزرێنێت و ئایا تا ئێستا کاریان لەسەر کردووە، دارالحەدیثەکە چۆنە، کێ دەگرێتەوە، چۆن دەیانەوێت خزمەتی زانستی فەرموودە بکەن کە لە مڕگەیە گفتوگۆی زیاتر لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا محەممەد بامۆکی ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردن و بانگوازی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەن کە لامانکاتە سەرپەرشتیاری ئەو دەستەیە. مامۆستا گیان بەخێر بێی، سپاس بۆ دەرفەتە. پاداشتان باتەوە، زۆر سپاسانە. مامۆستا گەر لێوە دەست پێ بکەین ئەم دارالحەدیثە پێشتر دامەزرانەکەی بۆکەی دەگەڕێتەوە یاخود ئێستا ڕاگەیاندنیەتی یا چەندێک کە کارتان کردووە لە چەند شوێنێکاتانە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئەم دارالحەدیثە بە تەحدید ینی 6 گرام وەرەقەکان نەدۆزیوە، بەڵام لە ساڵی 2016 ئێمە یەکەم کۆبوونەوەمان کردووە بۆ دامەزراندنی، بەڵام دواتر ئێستا 2 قۆناغمان هەیە، ینی 2 ساڵە بێ، ساڵ و نیوێک تقریبا دەوامەکەین. قۆناغێکی یەکەممان لە 2000 تقریبا ئەخیری 16 و سەرەتای 17 دامەزراند و بەقوڵە یەکسەر توانیمان حدودی 8 تا 9 قوتابخانە و مەدرسە بکەینەوە لە شارە جیاجیەکانی کوردستانە و لەو کاتەدا بە حدودی 250-300 تەلەبێک ئەبوو، بەڵام دیارە هەندێکی لەبەر کولفەی هاتوچۆ و هەندێک ئەوانە بۆی نەکرا. قۆناغی یەکەممان تەواو کرد لە 2017. بۆ 2018 قۆناغی دووشمان دەست پێ کرد، یعنی ئەوانی پۆلی یەک مەرحەلە یەک چوونە دووەوە، قۆناغی دووشمان ئێستا قۆناغی یەک و قۆناغی دوومان هەیە لە زیاد لە 10 مەدرسە. 10 مەدرسەکەیم بە دارالحەدیث ناویان ئەبین کە ئەو دارالحەدیثە بابەت و منهج و مەوادە دیراسیەکانی بریتە لە حەدیث و لە علومی حەدیث، واتە فەرمودەکانی پێغەمبەر و ئەو زانستانەی کە خزمەتی فەرمودەیەکا و شارەزایی ئەو کەسانی کە دێنە ناو ئەو مەدرسە و ئەو دارالحەدیثە لە بواری فەرمودەکانی پێغەمبەر و ئەو زانستانەی کە واوکو شارەزایی و ئاشنایی و ئاگاداری لە فەرمودەکانی پێغەمبەر ئەدا بە و خوێندکارە بەو شێوەیە. زۆر باشە دکتۆر، لەم سەردەما کە بیرێکی نامۆ هاتووە و پێی وایە هەموو سەرچاوەیەکی ئاینداریمان قورئانی پیرۆزە و بە هەموو جۆرە فەرمودەی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه و سلم ڕەدەکاتەوە و پێی وایە نابێت کاری پێ بکرێت. ئامانجی ئێوە لە دامەزراندن و بنیادنانی دارالحەدیث بۆچی گەڕێتەوە تا چەند پەیوەندی بەو بیرە نامەوە هەیە کە پێتان وایە
کرۆکی دینداری و ناسینی خوا پێغەمبەرەکەی سەڵاسەم لە ڕێی فەرمودەکانی پێغەمبەری پێشەوە دەبێت. ئەو خاڵی جەنابەت ئاماژت پێکریتێکە لەو ئەسبابانەی کەوا پاڵی بەێمەوە ناوە بۆی کەوا کەودا لە حەدیسە دروستکەین. کۆمەڵێک ئەسباب هەیە. یەکەم فەرمودەی پێغەمبەر و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای قورئان سەرچاوی دووهەمە بۆ ئەحکام و تەشریع و یاسا و هەموو یاسا و ڕێساکانی ئیسلام. لەبەرەوە تۆ ناکرێت سەرچاوی دووهەمی ئەم ئیسلامە خەڵک شارەزا نەبێ بەتایەتی ئەگەر بۆ عامەی خەڵک فەرزی کیفایە بێ قەینەکە کۆمەڵی خەڵک هەرە بێ بەباشی شارەزا بن لێی. ئەوە یەک. دوو بەڕاستی ئەو هەندێک حرەکات و هەندێک بۆچوون و هەندێک ئیشوکار لە عالەمی ئیسلامی و لە کوردستانی ئێمەشە هەیە کە کار لەسەر دژایەتیکردنی سونەت ئەکا پێویست ناکە و هەر قورئان کافیە و ئەنجام سونەتە کی ئەڵێ وایە و کی ئەڵێ ڕاستە و کی ئەڵێ ئەم نووسینەوانە جێی خۆی گرتووە و ئەو نووسراوانە و حەدیسانە نووسراوەتە وایە و لەبەرەوە هەر لە کۆنەوە مستەشریق و ڕۆژهەڵات ناسەکان گومانیان لەسەر سونەت دروست کردووە وەرەکو گومانیان لەسەر قورئانیش دروست کردووە. ئەوان لەبەرەوە لە هەر لە هەموو کاتێکا زانایانی ئیسلام بەتایەتی زانایانی فەرمودەناس جوابی ئەو شوبهات و ئەو گومانانەیان داوەتەوە. هەندێکیش بەناو ئیسلامی ئەوەی جەنابەت ئیشارەت پێکرد هەندێک بەناو ئیسلامی ئەڵێ هەر قورئان کافیە. ئەوە بەڕاستی هیوایان لێ دەرچووە ئێستا هەر نوێژ ناکات چوە نازانێت یعنی هەر قورئان فەرمی ئەقیموا الصلاة چۆن نوێژکا کەی بیکا تەفاسیلەکەی چەوەمی لە سونە هاتووە. زەکات چۆن بە کام ماڵە بە چەندێک بە بەکەی بە بەشێکی کەمی لە قورئان و تەفاسیلەکەی هەمووی لە سونەیە. یعنی یەکەم سونە سەرچاوی دووهەمە بۆ ئەحکام و تەشریع. دووهەم زۆر ئەفکار و بۆچوونی نامە و سیر لە دژی سونەت و لە هێرشکردنە سەر سونەت دروست بووە چ ئەوانەی کافر و بێدینن چ هەندێک بەناو موسڵمانی ینی گێ لە موسڵمان و متەئەسیر بە هەنی ئەفکاری غەرب و مستەشریق ئەوانە ئەمانەوە ئاکا زائیدەن خاڵێکی تر کەوای لە ئێمە کردووە ئەم کوردستانە بە شێوەیەکی گشتی و دەوڵەتی ئەیوبی کە زۆرتر مامۆستا و زاناکانی و سەرکردەکانی کە کورد بوون کە 79 ساڵ لە شام و میسر و بەشێکی زۆر لە حیجازیشا دەسەڵاتیان هەبووە لە زمانی عەباسیەکاندا زۆربەی دارالحەدیث و مەدرسەی حەدیث و قوتابخانە گەورەکانی حەدیث لەم سەردەمی دەوڵەتی ئەیوبیە دروست بوو. یعنی ئەتوانی بڵێ بەرچاوترین قوتابخانەی حەدیث و بەرچاوترین زانا و شارەزا و پسپۆر لە حەدیث و لە علومی حەدیثە لە زمانی مەمالیکەکان کە پێش عەسری ئەیوبیەکانە لەگەڵ دەوڵەتی ئەیوبیە ئیمارەت و وەکوڵێ دەسەڵاتە ئەیوبیەکە کە لە شام و میسر و حیجاز و ئەو منتیقانە دەسەڵاتیان هەبوو. بۆیە سەیرەکەی زۆربەی زانانیش هەر لە سەدا 85 تانەوەی زانانی فەرمودە و مەدرسەکانی فەرمودە ئەکەونە شام و میسرەوە. بەکەمی کوردستانیش زانای گەورە گەورەی بۆ لە حەدیثە. یعنی ئێستا من لەبەرەوە تۆزێک بە پەلە هاتمەنان ناوشتەکان هەم بۆ ئێهێنان ینی زانای وای تیا بۆ لە هەولێرە ینی مەشهوورترین کەس بوو لەو سەردەمەی خۆمان لەسەر ئاسی عێراق و مەنتیقە ئافرەتی تیا بووە بە هەمان شێوە. ئیبن سەلاحی شارە زووری ئەسڵ علومی حەدیث زۆرچی لە دوای ئیبن سەلاح و لە کتێبەکانی ئەو سەرچاوەگری ینی زۆربەی زانایان هاتون دوای ئیبن سەلاح لە کتێبەکانی ئیبن سەلاح ئیسفادە شەمسەدین و مەلا ئەبوبەکری مصەنیف و دینەوەری ئەوانە هەمویان زانای گەورە گەورە بوون بەڵام حتا ئەمان ئاڵم تایبەت بین ئیبن ئەثیری جەزەری کە لە قراءاتیشا قراءە لە جەزەریەوە دەست پێەکە لە علمی حەدیثیشا زانایەکی زۆر گەورە بووە. يعني جامع الأصول هيك شش كتابي حديثي تاكو كدوتوا النهاية في غريب الحديث والأثر هيك وش غريب ناموكاني فرمدكاني بيغمري معناه كدو كأسش تأسش هردو كتابك دو سرچاوي زور معتبري زاناني فرمدناس زۆر باش مامۆستا بێنەوە سەر دارالحەدیثەکە لا قسەکەم ئەوە بوو بە یەک دیار بڵێم ئەم حەدیثە کە لە کوردەواری و لە ناو کوردستانە و لە میلەتی کووردا و دەوڵەتی ئەیوبی زۆر گرنگی پێداوە یعنی قەناعەتمە 100 ساڵیشە بێت لێرە و لەوێت تاکوتەران نەبێ ئیهتیماماتی پێ نەدراوە. مامۆستا ڕەشید بەگێکی بابان بووە سەحیح بوخاری کردوتە کوردی مختصەرێکی بوخاری مسلم خواز زایباتۆ ئەو مامۆستا نوری فارسش کە ئەو کتێبانی کردو خواز زایباتۆ لەم ئەخیرا مامۆستایەکی هەولێریش مختصەرێکی بوخاری کردووە زۆر کەم هەیە ئەتانەوێت جارێکی تر کڵاو ڕۆژنەیەکی پڕ لە ئومێد و پڕ لە نور بەرەو خەڵک بکەنەوە بەرامبەر بە فرمودەکانی پێغەمبەری خۆ. ئێستا لە کوردستانە
سنتەری حکمت توانی لە بواری گرنگیدان بە قورئان و قورئان، قیرائات و جوان خوێندنەوەی قورئان و لەبەرکردنی ینی بەڕاستی بوژانەوەی دروستکە دەستیان خۆش بێ شتێکی جوان کردو. ئێمە شەمانەوەی بەم دارالحەدیثە لە ئیهتیمامدان بە حەدیث و بە علومی حەدیث و بە پێگەاندنی کۆمەڵی خەڵکی شارەزا و پسپۆر لە حەدیث و علومی حەدیثە بوژانەوەیکی باش لەو بوارە زۆر باش دانانی دارالحەدیثەکە دیارە پێویستی بەوەیە کە خەڵکێک ڕابکێشێ بۆ خۆی لە ئێستا دەیەوە چەند قوتابیتان هەیەوە چۆن دەتانەوێت سەرنجی خەڵکی بۆ خۆتان ڕابکێشن بە تایبەتەوانی کە ڕەنگە خولیا و حەزیان لەسەر زانستی فەرمودا هەبێت. طبعا ئێمە ئێستا ژمارەکان وەکوتم جاری وایە زیاد و کەمەکە چکە جاری وایە تەلەبە دێ لە ئەوڵ و دوایی بۆی ناکرێ ناگونجێ بەڵام ژمارەکانی ئێمە ئێستا بە لە حدودی 400 بۆ 450 تەلەبەبێ بەڵێ مەرجی وەرگرتنی قوتابیدیش نییە منێڵێن شتێکی تەخمینی ئەڵێم چکە بە تهدیدی ژمارەکەم وەرنەگرتووە. ئەو مەرجانی کە داتان ناوە بۆ فێرخواز کە پێوەی پابند بێ و ئەو مەرجانە بکەنە پێوەری وەرگرتنی ئەو فێرخوازە چین؟ ئێمە مەرجمەدانەوە مەسلا جارە قۆناغەکانمان 5 قۆناغە 5 قۆناغەکە 2 ئاستە 3 ئاستیانێن 1 و 2 3 ئاستێکە لەوێ ئیجازەیەکی ئەو 3 قۆناغە دەین هەر ساڵە خۆی ئیجازەی خۆی هەیە ینی شەهادەی خۆی بەڵام 3 قۆناغیشی پێکەوە ئیجازەیەکی دەین ئەوەی کەوا بۆی نەکرێ هەمووی تەواوکە ئەوە ئاستێک ئاسی 2 ساڵەکەی کێشی ئیجازەیەکی 5 ساڵێکە ئەدرێ ئەگەر کەسێک تەواوی کرد لە سەرەتادا ئەبێ ئەو قوتابێکی ئێمە وەرەگیری مەرجی وەرگرتمان ئەوەیە جگە پابند بوون بە ئیسلام و ئاکاری ئیسلام وانەوە ئەبێ ئاستی خوێنەواری بەلای کەمەوە لە 3 ناوەندی کەمتر نەبێ یا ئەگەر شەهادەی ڕسمی نەبوو ئەبێ ئیمتیحانێکی و مقابلەیە بکرێ ئاستی ئەوەی هەبێ بۆ ئەوە پشێ وەربگیرێ. مامۆستایەکانتان کە خۆبەخشن و سەرچاوی زانستەکەتان مامۆستاکانمان خۆبەخشانە ئەمویان دەرسەڵێنەوە بە مدیرەوە بە مامۆستا هەمووی خۆبەخشێن و ئاستی زانستیان چۆن ئەوانە بەشێکی باشیان هەر خۆیان متەخەسیسن لە حەدیثە یا بە کالۆرێسیان هەیە یا ماجستێریان هەیە یان شارەزایەکی مناسبیان یا خریجی شەریعەن بەلای کەمەوە خریجی شەریعەن یا ئیجازەی مەلایەتی و خوێنەواریکی ئاسی باشەنێ مامۆستامان دانەناوە کە مامۆستای بە مستەوا نەبێ چکە ئێمە ئیشەکەمان ئەزمونێکی سەرەتایە نامانەوێ وەکو بڵێ بەین دەست پێ بکەین بە لاوازی دەست پێ بکەین لەبەرەوە مامۆستاکان کە دامان ناون مامۆستان تا ڕادەیەکی باش هەمویان ئاستێکی علمی باشیان هەیە لە مەجالەکەی خۆیانە. سەرچاوە زانستیەکانتان چین؟ سەرچاوەکان ئێمە هەر ئەو کتێب و بابەتانە کە لە حەدیثان بەڵام ئێمە لیژنێکی کە تۆزێک وەکوڵی ئاستێکی باش شارەزایان لە حەدیث و لە علومی حەدیثایە سەرەتا ئەو لیژنە کۆبووینەوە ئێمە منهەجێکی 5 قۆناغەکەمان دانا هەر قۆناغی مەسا 4 مادە 4 دەرس بخوێنێ بە پێی ئاستەکان مادەکانیشمان داناوە بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆی ئێمە زۆر جارانی ئیسفادە لە ئەزمون و عەقڵ و شارەزای هەمووان بکەین دامان ناوە لە منهەجەکەی خۆمانە ساڵانە هەر ساڵێکە خوێندنمان تەواو کرد مدیر و مامۆساکان بەتایەتی مدیرەکان کۆکەنەوە و مدیرەکانش لە شوێنی خۆیان مامۆستاکان کۆکەنەوە هەرچی سەرنج و تێبینیان لەسەر منهەجەکە هەیە لای خۆیان لە راپۆرتێکە بینوسن و ئێمە کۆبوونەوەی بە مدیری هەموو مەدرسەی دارالحەدیثەکان ئەکەین ئەو کاتە چی گۆڕانکاری پێویستکە لە منهەجەکان ئایکەین دەستکاری بکەین زیادی بکەین ئاڵ بیگۆڕین مادەیەکی کە بخێنە جێمانێت ئێستا لەم چەند ڕۆژی پێشوە مەسا ئێمە کۆبوونەوەیەکمان کرد بە مدیری مەدرسەکان بۆ ئەو مەبەستە چونکە ئێمە ئێستا تقریبا بڵێن لەوجێ 3 مانگ 4 مانگێکمان ماوی بۆی تەواوکردنی ئەم قۆناغی ئەم ساڵ ئەمانە هەر لە ئێستا و منهەجەکان ئامادە بکەین ینی چی ملاحەزە و تێبینی هەیە وەری بگرین و منهەجە داهاتووەکە چی لێدێ هەمووی بەو شێوە حازریکەین و چاپیکەین. زۆر باشە مامۆستا سەبەر بە بڕوانامەکانتان یاخود مۆڵەتی ئەم دارالحەدیثە لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئەوقاف یاخود لەگەڵ بەڕێوەبەرایەتی وەزارەتی پەروەردە لەگەڵ خودی وەزارەتی پەروەردە وەزارەتی ئەوقاف یاخود ئەم بڕوانامانە لەکوێ ئاعتیباریان هەیە؟ ئێمە ئەومان وتووە هەم بۆی هینیش نەبێ ئەمە خوێندنەی ئێمە خوێندنێکی ئەهلیە خوێندنێکی ڕسمی نیە ینی لە حکوومەتە ڕسمێتی هەبێ بەڵام ئێمە وەکو خۆمان ئێستا خەریکی ئیجازە دەرهێنانی بۆ دارالحەدیثەکە لە ڕێکخراوە ناحکوومیەکان ئەوە ینی ئاستێکی باش چۆتە پێش بەڵام تەواو نەبووە بەڵام ئەوەش تەواو بێ ئێمە هەر وەک بڵێت دارالحەدیثێکی ئەهلیە ینی شەهادەی ئەوە نییە لە حکوومەتە ئەعتیباری ڕسمێتی حکومی نییە ئێمە هەر لە سەرەتاش ئەومان بە قوتابیەکان وتووە
بۆی دوای ئەوان وەکوڵە ئیشکالیان بۆ دروست نەبێ ئەم خوێندنەتۆی خوێنی تەنها شتێکی تەتەوعی و خۆبەخشانەی بۆ شارەزابوون لەو بوارە بەڵام ئیتر ئەگەر لە داهاتوە مەسا توان ڕاشتێکی بۆ بکری ئەوە شتێکی کێ بەڵام ئێستا ئەمە شتێکی ئەهلیە و خوێندنێکی ئەهلیە و هیچ ڕسمێتێکی حکومی نە لە ناو هەرێمی کوردستان نە لە دەرەوەی هەرێمە نیت. ئاماژت بە مەرجەکانی قوتابیەکان کرد بەڵام لە هەمان کاتا ناشارێتەوە خۆشتان نایشارنەوە کە دارولحەدیث قوتابخانەکانی سەر بە کۆمەڵی ئیسلامی و لەناو بارەکەەکانی کۆمەڵە ڕەنگەم وانانە دەڵێنەوە ئایا خەڵکێک ئەگەر غەیری کۆمەڵی ئیسلامی بێت باگراوندی سیاسی جیاواز بێت دەتوانێت سوود لەم دارولحەدیثە وەربگرێت؟ بەڵێ ئەم بەشێک لە تەلەوەکانمان کۆمەڵی ئیسلامی نین مامۆساشمان هەیە کۆمەڵی ئیسلامی نییە بەڵام مدیرەکان کۆمەڵی ئیسلامین و بەشێکی زۆری مامۆستاکان کۆمەڵی ئیسلامین ئێمە بەڕاستی کۆمەڵی ئیسلامی هەم لە سیاستکردنا هەم لە ئیشوکاری داعوە و پەروەردە هەتا سەرەتاوەی پێوە دیار بوو ینی زۆر داخرا و متعصب و ئەوە نییە بۆ ئێمە ساکات خۆی کەم مەدرسەی علوم شەرعیشمانەیە کە من ئاسێکی باش ئاگام لێیان هەیە لەوانەیە بڵێم نیوەی قوتابەکانی کۆمەڵی ئیسلامینی بەشێکی مامۆستاکانی کۆمەڵی ئیسلامی نین لەگەڵەوە تەمیل و دعمی مادی و جێگە و ڕێگە و هەموو شتێکی مەناهیج و هەمووی کۆمەڵی ئیسلامی بۆی دابینەکە مەکتەبی زانایان دابینەکە لەبەرەوە ئێمە ئەوەمان نەکردوتە مەرج قوتابی کۆمەڵی ئیسلامی بەڵام مەرجی کۆمەڵێک ئیلتیزاماتمان دانا ئەو ئیلتیزاماتانە پابند بێ پێیەوە ها ئەسڵەن یەکێک لەو ڕۆژانە کە کۆبوونەوەمان کرد مدیرێک وتی ئێمە کردومانەتە مەرج لەمە دەستگیرخمان نابێت خەڵک باسی سیاست بکە یعنی لەوێت تۆ عیلمە خوێنی ناچتە بواری زۆر باشە دکتۆر جەنابتان یەکێکن لەو کەسانی کە تەفسیرێکی پوخت و جوانتان پێشکەش کتێبخانەی کوردی کردو و لەگەڵ هۆی هاتنە خوارەوەی ئاەتەکان بە فەرمودەی پێغەمبەری خوا و ڕووداوەکانی ژیانی بەڕێزیان صلی الله علیه وسلم بەستمەوەی زۆر جار قوتابی لەوە چێ بڵێ کۆمەڵێ فەرمودەمان هەن بە پێی عەقلی مرۆڤ تەناقوزیان هەیە لەگەڵ قورآنی پیرۆزیان بۆونە تێگەشتەکەیان بە جۆرێکی ترە تا چەند ئێوە لە دارولحەدیثا خەڵکێکی باش شارەزاتان ئێوە چۆن جەنابەت فەرمودەی پەیوەستت بەهۆی هاتنە خوارەوە و ئەسباب نزولی ئاەت تێگەناوە ئەم بەراوردکاریەش بکە لە نێوان ئەوەی کە نەخێر ئەمە تەناقوز و دژیەکی نیە لە نێوان فەرمودەیەکی پێغەمبەری خوا و دەقێکی ئاەتا بەڵکو شێوازی تێگەشتنی ئێمە و بار و زروفەکەی ئێمە واخوازێک کە ئێمە وای لێ تێبێن تا چەندێوە بۆ ڕاستکردنەوە یان بۆونە یەکاندگیرکردنی فەرمودەکە لەگەڵ قورآنی پیرۆزە خەڵکی پسپۆرتانەیە ئێمە یەکەم ینی چەند مامۆستایەکمان هەیە ینی ماجستێر و دکتۆران هەیە لە علومی حەدیثە من بۆ خۆشم ینی شادەکەم لە حەدیثانێ بەس لە قورئان و تەفسیرایە بەڵام ئیلمامێکی تایبەتم هەیە ینی لە ساڵی 90ەکان و من لەگەڵ حەدیثە ئاشنایم هەیە و الحەمدولیلا ینی شارەزایەکی تۆزێکمان هەیە ینی تۆزی بەشی ئەوە ئیشەکەی پێ بکەین بۆ جوای پرسیارەکەی جەنابیشت ئێمە هەم لە مادە مەنهەجیەکانە لە قۆناغەکانە هەندێک دەرس و بابەتمان داناوە بۆ ئەو چارەسەری ئەو کێشانە ینی ڕەدی شوبهات و دیفاع لە ثابتبوونی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەو گومانانە لەسەر سنە دروستکە کە ئەوەی جەناب تەڵێ یەکێکە لە گومانەکان کە قورئان و حەدیث تێگیرێن و نابێ ئەوە دژایەتی حەدیثەکە ڕەت کرێتەوە ئەوانە هەمووی ئەم گومانانە گومانی کۆن و تازە ئەکرێن وەکو گوڵە بەڕۆژە نێگەرمەکرێتەوە گومانی کۆن و تازە ئەکرێن و هەر قسەی ئێستا ئەکرێ لەسەر قورئان لەسەر فەرمودە لە قەرنی 3 هیجریا کراوە لە قەرنی 4 هیجریا کراوە لە 5 هیجریا کراوە بەڵام ئێستا کابرا چ کتێبێکی وانە خود بۆ نمونە هەرچی گومان لەسەر قورئان و سبوتی قورئان و باسی قورئان ئەکرێ تۆ باسی وەکو ئەڵێن حەدیث و قورئان قورئان خۆی تەناقوزی تایە ابن قوتەیبەی دەینەوری لە مشکل القورئانە کە ابن قوتەیبە پێم وایە لە قەرنی 3 هیجریا ژیاوە ئەگەر بە هەڵانە چوو بم ئەو کاتە مشکل القورئانی نووسیوە لەبەرەوە ئەم گومانانە ئەم شتانە باسەکرێن مەسەلا حەدیث ثابت نییە لە زمانی زوهری کە لەمە زمانی عومەری کوڕ عەبدولعەزیز ژیاوە و گەشتووەتە تەقریبەن زمانی عەباسیەکان یا بڵێن ئەمەویەکان نەک عەباسیەکان لە پێش عەباسیەکانەوە بووە لەو کاتا گومان لەسەر ئەو پەیاکەن کەواکو ئەم حەدیثە و ئەم هەموو حەدیثەی گێڕێتەوە وانیە بۆیە جارێک یەکێک لەو خەلیفە والیانە بانیەکەن ئەڵێن مامۆستا وەڵای حەزەکەین کۆمەڵی حەدیثمان بۆ ڕیوایەتکەی بینووسینەوە بەو گەنج و مناڵشتانەمان لەبەری کەین و لەبەریان بێ دەوری 100 فەرمودەیەکی پێ ڕیوایەتەکەن لە بواری جیاجیا مەسا هەر 10 فەرمودەیان لە بابەتێک
دوای مانیە دوومان ئەلەن وڵام مامۆستا ئەمە خۆی ئەڵە دەی کاتبەکە بێن کاتبەکە بانکەن و ئەینووسێ بە حیفزی خۆی ئەڵێ ئەو ژەی نووسێ دوای مانیە دوومان هەر بۆ تاقیکردنەوە لەن وڵای مامۆستا وەرەقەکەمان گوم کردووە حەزەکەین جارێکی ترینەکان بنووسن و فەرمودەکان هەر ئەو فەرمودانە بێ و بینووسینەوە نەفەرێکیان داناوە لەو دێ و مەسا پەردەیەک و پەنجەرەیەک و گوێی لە دەنگی ئەمە ئەلدەی کاتبەکە بانکەن با بینووسێن لێ ئەو سەری وەرەقەکەیەکە و ئەمش حەدسەکان جارێکی تر ئەڵێتەوە ئەڵێ هەر سەد حەدیسەکەی گێڕایەوە ئیمامی زوهری یەک حرفی فەرقی نەبوو لەگەڵ ئەوانێک وا دوو مانگەمە پێش گێڕایەوە ئیمامی بوخاری علەمای عێراق کە ئەو ناو شوورەتە پەیاکانەوە ئیمتیحانیکەن ئەڵێن وانە هەردوو خۆیان بڵێن ینی بۆیان بسەلمێکەوایە دێن سەد فەرمودەیەنن هەمووی تێکەڵ و پێکەڵەکەن سەنەدی ئەوە خەنە سەر ئەو سەنەدی ئەو پاش و پێش بە فەرمودەکە ئەکەن یعنی هەمووی تێکەن بەسەریەکە هەر دە نەفەردانن هەر نەفەرێکیان دە فەرمودە لەو تێک دراوانە بخوێنێتەوە بۆی بڵێمە حەدیسی پێغەمبەرە یان ناوە چوانە هەر سەدەکە گوێ لێگرێت لە دە کەسەکە هەر کەسەی دە فەرمودیان گوێ لێگرێت دوای ئەڵێن ئەم فەرمودانەی پێغەمبەرە صلی الله علیه و سلم هی ئەو نییە چۆن نییە ئەڵێ یەک بەو یەک جارەوان خوێندویان تۆ لەبەری کردووە فەرمودە غەڵەتەکە تێکەڵ کراوەکە تی تۆ حەدیسی یەکەم ئاوات وت ئەوە وان نییە صحیحەکەی ئەوەیە حەدیسی دووەم ئاوانی ئەوە صحیحەکەیەتی هەر سەد حەدیسە هەڵەکە ئەڵێ تۆ کە تێکەڵیان کردو بۆی بە یەک جار لەبەری کردووە صحیحەکەشان پێ ئەڵێت اینجا ئالێوە لەقەبی ئەمیر المؤمنین فی الحەدیث ئەدەنێ ئەم علمی حەدیثە وانەیە کابراوە بزانین لەسەر ئەساسێکەوە نە وەکوڵێ لەرزۆک دامەزراوە هەر نەفەرێک قسەی بکای ڕوخێنێ وان نییە یعنی یەک ڕاوی درۆیەکی کردوی حەدیسی لێ وەرناگرن ڕاوی درۆی نەکردو موسڵمانێکی باشە لەبەرکردنەکەی خراپ ینی تۆزە تێکەڵێکە ئەزان چیان کردووە مەثەلا وتوانە ڕاویەک 70 ساڵ ژیاوە لەم 70 ساڵە 10 ساڵی ئەخیری نەبێت زاکرەی باش بوو بەس لە 10 ساڵی ئەخیریا زاکرەین بووە لاواز بووە ئەو 10 ساڵیان جیا کردووە هەر فەرمودەی لەو 10 ساڵە ڕێوایەت کردو لێ وەرناگرن هەر ئەو ڕاویە زۆر باش مەسەلا بۆی ئەڵێن مەسا حەدیسەکان لە عێراق بیستوێتی وەریەگرین ئەوانەی لە شام کە دوای چووە بۆ هینیت خراپ بووە ڕاویە شامیەکانی وەرناگرین مامۆستا کاتەکەمان بە کۆتا گەشتووە زۆر بە کورتی بەتەمان کە لە ساڵی داهاتوو پەرەی پێ بدەن زیاتر لە ناوچە جیاوازەکانی تریژەم دارولحەدیثە بکرێتەوە بەڵێ بەنیازین ئەم دارولحەدیثە هەتا بگونجێت لە هەموو شار و هەموو دەڤەر و هەموو شوێنەکان هەبێت کە ئێستاش الحەمدوللا لە ئەنازەیەکی زۆر بەی شوێنەکان هەیە بەڵام چەند زیاتر بێ ئەمە پێمان باشترە بە تایبەتی کە ئێمە کولفۆشت ناکەین یعنی نە پارە ئەدەین بە مامۆزان نە پارە ئەدەین بە تەلەبە بەس مەنهەجەکانە پەیەکی نەویش کۆمەڵی ئیسلامی ئەنازەیەک یارمەتیمان دا و هەندێکشی لە خێرخواست دابینەکە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد مامۆکی زانایانی سەرپەرشتیاری دەستەی پەرەپێدانی بانگوازی کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ ئامادەبوون و بۆ ئومێدی سەرکەوتن بۆ جەنابتان و تەواوی پرۆژەکەتان سپاسیەوەکەم دەستان خۆش بێ بەڵێ ئازان و خۆشەویستانم ناوبڕێکی کوردوەرەگرین و لە تەوەری دووەمدا پێتانەگەینەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور کارگەی شربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە کارگەی شربەتی خاڵقی هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی
شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێدوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینەرانی عزیز، تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر پاراستنی ئاو لە پێناوچیدا کە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووشدا کۆنفرانسێکی زانستی لەوبارەیەوە لە شاری سلێمانی بەڕێوە چوو. بەڵام لەم تەوەری بەرنامەدا گفتوگۆ لەسەر پاراستنی ئاو لە پێناوچیدا لەگەڵ زۆر بەڕێز ئەندازیار نەجبەدین شێخ سدیق سەرگەتی قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. کاک جەنابی ئەندازیار نەجبەدین بەخێر بیت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین پاراستنی ئاو هەر بەڕاستی لە پێناوچیدا دەوێت ئاو بپارێزین؟ والله ئەو یعنی ژیان پێشکی بەنای خی گەورە و میهرەبان خی گەورە فەرمێ وەجعلنا من الماء كل شيء حي. یعنی دوای ئەوەی کە بوونەوەر خی گەورە قورآن باسیەکە ئەو بوونەوەر عەزیمەی کە خی گەورە دروستی کردووە لە هەموو پێگاتەکانیە بەس ئەو ژیاکاتەوە دیارە سەرچاوی ژیانە. یعنی ببێ ئەو ژیان محاڵە ممکننی ئەسڵن هەچی ئەوەی بژی ڕۆحی تیابێ یان گیانێکی تیاوی وەک دار و درەخت لە 150 زیاتری ئاوە. یعنی پێگاتەی ژیان بە هەموو ماناکایەوە یعنی ئاو تانی بڵێن ئاو. زۆر باشە. پاراستنەکەی لە کەم مەسرەفی خێزانێک لە ماڵەکەی خۆیان دەست پێ دەکات یاخود نا. ئێستا گەر بۆ نمونە وێنە گەورەکە زیاتر سیرکەین پاراستنی ئاواتە دەبێت پلانێکی حکوومەت یا دەوڵەت هەبێ بۆی کە ئاوی سنوورەکانی خۆی ناو سنوورە جوگرافیاکەی خۆی بپارێزێت و سیاسەتی تایبەت بە پاراستنی ئاوی هەبێت. کامیان دەگرێتەوە زیاتر بۆ ئێمەمانان؟ خۆی لە ڕاستیە دووشی زۆر گرنگ هەیە کە پەیوەندی بە ژیان و ئەرکی حکوومەتە یعنی دەوڵەتە. یەکەم ئاو دووەم ژینگە. شتیتر هەیە بەس ئەمانە ئەساسین کە دەوڵەت ئەبێ ئەم دوو شتە تەمین کە بۆ هاوڵەتیەکانی. پاراستنی ئاو لە ماڵێکەوە دەست پێەکە بەڵکو لە شەخصێکەوە دەست پێەکە هەتاک وەگاتە کاری دەوڵەت و کاری حکوومەتداری و ئیتر گەورە بێ ئەتاک و ئەگاتە کارێکی نێودەوڵەتیش لە هەموو جیهانە کە ئێستا بەدەیان ڕێکخراوی جیهانی هەیە کە ئیش لەسەر مۆزوعاکەن. چونکە ئاو شتێکە سنوور ناناسێت و ئاو چەندین شناسنامەی هەیە لە هەموو دنیا کە ئاوێک جاریە بێ لە شوێنێکەوە هیچ کەس بۆ نیە ڕێ لێ بگرێ. لە ڕووی شەرعیشەوە کە من بڵێن لەو بارە پسپۆڕ نیم ئاو مڵکی هەموو کەسە. ئەو هی ئەو کەسەیە کە بەکاری هێنێ بەڵام بە شێوەیەکی ژیرانە. لەبەرەوە پاراستنی ئەرکی هەموویەتی لە فەردێکەوە دەست پێ بکە تاکو دەوڵەت کە ئەرکی دەوڵەت گرانترە بێ و وەسیعترە و فراوانتریش. ئەو مەترسیانەی کە بەهۆی کەمبوونەوەی ئاو یان وەکوڵێ نەبوونی هوشیاری ئێمە لەبارەی سەرفکردنی ئاو بە هەدەردانی ئاوە ڕوبەڕووی تاک و خێزان و کۆمەلگا بێتەوە. کامانن ئەو مەترسی و ڕەشان لە کاتێکە زۆربەی سیاسی و شارەزایانی بواری ئاویش ئاماژە بەوەکەن شەڕی داهاتووی مرۆڤایەتی شەڕی نێوان دەوڵەتەکان بریتە لە شەڕی ئاو نەک نەوت و ئاڵتون و کانزاکەن. ڕاستە ینی پێوتی ئاو ینی ژیان ئەو نەبێ هیچ هەموو دنیا ئاڵتون و کانزاوێ بۆ تۆ هیچ نرخ و ئەرزشێکی ژەڵێ ئاو ئاوەدا. لەبەرەوە خۆی سەرەتا پێویستی بە عەقڵە. ژیری مرۆڤ ئەساسنامەیەکە بۆ بەکارهێنانی نەک ئاو هەموو پێداویستەکانی ژیان. ئەگەر ئاو لە هەر وڵاتێکە کەم کات وە لە ساسەیش کەمەکات کە ئێستا سپاس بەخوا وڵاتی باشترە ینی لەو ڕوانگەیەوە ئیتر ئەبێ هەر هەمووی بکێتە وەکو ئەڵێ هین ینی ئەوە نییە بکێتە جوڵە جوڵ حەچی دام و دەستگا و خەڵک و ئیتر ینی هەمووی بێ دەست پێ بکات بۆ ئەوەی ئەوانە پارێزی. و کێشەکەش لە وڵاتانی ترا کە بڵێن ئاویان کەمە وازەحترە و ڕوونتریشە کە ئێستا مەسەلەن لە ساڵی 2001 و 2002 لە ئەمریکا وشکە ساڵی ڕوویە کە بەڕاستی 5 ویلایەتی جنوبی ئەمریکا کەوتنە
هەلق مەلقێکی زۆر خەتەرناک زۆر ئەوەی کە فریاشیان کەوت یاسای زانایکی عراقیە کە ئەو یاسانی لێ تەطبیق کرد کە ئەو سەرەتا هی ڕووەکە هی ئاژەڵە پاشان هی مرۆڤە بۆی مرۆڤەکان بتوانن بەرهەمێکیان هەبێ بە ئاسوودەیی بژین و دەیان یاسای تریشیان دانا لە پاڵ ئەوە بۆ پارێزتنی ئەو ئاوەی کە ئەو ڕووبارەی کە 5 ویلایەت ئەبڕێت و گەورترین کێشەشی ڕۆ هەتا ئێستا کێشەشەر بەردەوامە. زۆر باشەکەواتەوە کۆنفرانسی کە لە دوو ڕۆژی ڕابردوودا لە شاری سلێمانی بەڕێوە چوە پێم وایە ڕۆژەر بەردەوامە بەڵام جەنابیشت بەشدار بووی و ناو کۆنفرانسە بووی. ئەم کۆنفرانسە مهامیان چی بوو لە پێناو چیدا بوو؟ وەڵاهی خۆشبەختانە ئیشێکی زۆر باشە مامۆستا دکتۆر دیاری و بەڵێ مامۆستا دیاری خۆی هەستا بۆ مهمەیە کۆنفرانسی نێودەوڵەتی ئاوە کە لێرە حەزەکەم ئەوە بڵێم زۆر بەداخەوە نە لە هەولێر نە لە دهۆک هیچ کەسێک بەشداری نەکرد لە ئاستی زانکۆ لە ئاستی بڵین وەزارەتەکانیشە وەزارەتی پەیوەندیدارەکانە کە مەجێی نیگەرانی بوو بەڕاستی بۆ هەمووی لە زانکۆکانی بەغاوە لە مووسڵەوە حتا لە بەسڕەوە لە کەرکووکەوە هەمووی هاتبوو کۆمەڵی محاضەری زۆر باشی تیا بوو کە هەمووی هەدەفەکە بریتی بوو لە پاراستنی ئاو. بەڵێ کاک شێخ لە هەرێمی کوردستان پێچکە لەو سنوورە ئاویە و ڕێڕەو ئاویانەی کە دەڕژێنە نێو لە ئێران و تورکیا و دەڕژێنە نێو کوردستان خۆشمان خاوەنی کۆمەڵێ سەرچاوی ئاوی سروشتین وەکو تافگەی زەڵم و نازامگەلی عەلیبەک و بێخاڵ و زۆر شوێنی دیکە بۆچی تا ئێستا نەتوانراوە ئەم سەروەتە نیشتیمانیە ئەم وەکۆڵی سەرچاوی ژیانە بپارێزە بەجۆی لە جۆرەکان بەنداوێکی بۆ دروست بکریان وا لێ بکرێت کە کۆمەڵێ پرۆژەی بەهێز لە ئاوی زەڵم لە بێخاڵ لە گەلی عەلیبەک دروست بکرێن بۆچی دەسەڵاتداران هێندە ناموبالاتان و کەم تەرخەمانە لەم سەرچاوە گرنگە دەنوارن و بەو چێوە چێ بەناخی ئەرزاو هیچ سوودێکی لێ نابینرێ. خۆی من پێم وتی ینی سەرچاوی ئاوی بڵێن عێراق بەگشتی و هەرێم بە تایبەتی دووشتم ئەوەیەکە لە دەرەوەیەت لە تورکیا و لە ئێرانەوەیەت هەویتیش باران سەرچاوە دۆمەکەشی هی ناوخۆیە کە لە سەدی پێشە بەسێ بە بارانەوە بێگومان بڵێ ئێمە ینی وەکو بڵێ وەکو مهندسێکی ئاودێری دەیان ڕاپۆرت نووسرا بۆ نووسیەوە کە ئێمە ئەگەر بە تەمای ئەو وڵاتانە بین بەڕاستی بێ دەستی لێ بشوین ئێستا وەکو هەواڵێکی تازە ئەوە 24 ساعتە سیروان قەترای پیانایەت هەمووی گیراوەتەوە لە دیوی ئێرانەوە لە دیوی ئێرانەوە گیراوە بەنداوی داریانەوە کامە تۆ نابێت چاوەڕێ ئەوە بکەیت ئەبێ ئێمە هەستین ئەو ئاوەی کە لە کوردستانە کە خۆشبەختانە بارانێکی زۆر باشمان هەیە ئیسیفادە لەو ئاوە بکەین کەویش بە دروستکردنی بەنداوە بە دروستکردنی پۆندە بە دروستکردنی هەر بۆ حەرێکی بچووکە لە هەر شوێنێکی تەسکایی کە ئەمە شوێی زۆر گونجاومان هەیە توانین ئەوە کۆنتڕۆڵ بکەین یعنی تەنها چارەسەرێک بۆ ئەوەی ئاوی کوردستان و پارێزین حتا ئاوی عێراقیش بپارێزین کە ئێمە ئەتوانین بڵێن سەرچاوی ئاوی عێراق کوردستانە و ئەو کۆنفرانسەی کە لە هەدەفەکانی ئەو کۆنفرانسەش ئەوە بوو کە پەیوەندیەکی محکەم لە بینی هەرێم و ناوەندا دروست ببێ تا چەند نوێنەری وڵاتی ئێران و تورکیا لەو کۆنفرانسە نەبوون ئەوەی من هیچ داواکاریە کرا بوو کە ئەوانیش بە تایوەزی ئاو سەرچاوەکان داواکاری نەکرابوو بەڵام داواکاریش بکەی سوودێکی نییە جاوبەستم ئەوەیە ینی ئێمە سەرچاوی ئاوی عێراقین کە ئەبێ عێراق خۆی ئەو هەوڵە جددیە بدات ئەو بودجەی کە ئەمانەوێت تەواو دروستکردنی بەندا بودجەیەکی گەورەی ئەوێ ئێمالی هەرێمیشی زۆر تیازدار لە حەد کە تا ئێستا بەو شێوەیە کە زۆر بڵین جێی دەستخۆشی بێ لا نەکراوەتەوە بۆ بەلاویشە سیاسەتی پاراستنی ئاو لە هەرێم یاخود لە عێراق تا چەندە ڕوونە زۆر ناڕوونە دوێنێ ئەوەش بگەڕم لەو کۆنفرانسەیە باسی ئاوی زێی گەورە کرا کە دکتۆر عەلیەکمان هەیە لە وەزارەتی سەرچاوەکانی عێراق هاتبوو حاڵێکی زۆر جوانی پێشکەش کرد لەسەر زێی گەورە کە پرسیارێکیان لێ کرد بۆچی هەتا ئێستا سەدی بەخمە تەواو نابێت کە بەڕاستی سەدێکی زۆر گەورەیە سەدێکی زۆر مهمە سەرچاوەیەکی ئاوی زۆر باشە هەم بۆ عێراقیش هەم بۆ هەرێمیش هیچ وەڵامێکی پێ نەوتی ئەوە پرسیارێکی سیاسیە یعنی شتەکان بەستراوە بە ناونراوە سیاست ئێستا لە بڵێن پەیماننامەی 75 ئەلجەزائیر کە هەبوو ئەو شتانی کە زۆر تەرکیزی لەسەر کراوە حکوومەتی ئێران تا ئێستا پێوە پابەندە بریتە لەو ئاوانەی کە لە ئێرانەوە دێن بۆ نمونە هەتاکو ئێستا عێراق هەڵنەساوە بۆ ئەوەی ئەو پەیماننامە ڕوونتر بکاتەوە کە ئێمە حەقی ئێمە لەو ئاوانە چییە ئەوە ئەبینی مەسەن لە زێ بچووک لە قەڵات زێ و سیروانیش بەرەو شک بوونە ڕۆن
ومن دڵنیام لە ساسە لە داهاتوو ئەوانە وشگە بن. زۆر باش کاک شێخ ئەمساڵ ڕێژەیەکی زۆر بارانباری لە هەرێمی کوردستان و شارزایان دەڵێن لە ساڵی هەشتاکانەوە بەنداوی دوکان بەو شێوەیە پڕ نەبووە و تا هەفتەی پێشوش ئاوی سەرچاوی زەڵم هاتۆتە نێو خورماڵەوە کە دەگوترێ هیچ ساڵێک وانە بوو 50 ساڵ ئەوە نەبووە. ینی برادرێک کاگوالی زەڵمی لە ئەکاونتی خۆی دوو جارە بڵاوی کاتەوە کە هەتا ژێر پردی مزگەوتی گەورەی خورماڵ دێت. مەبەستمەیە ئەم پشت بەستن بەم جۆرە پێمان وابێ مادەم ئێمە ساڵانە بارانێکی وا زۆرمان دەبارێت پێویستە ئیتە پشتێنی لێ بکەینەوە و ئیدی خەمی ئەومانە بڵێن ئێمە خوامان لەگەڵە و پێویست بە بەنداوە شتان ناکە. ئێمە پێوتی ینی ئەگە ئێمە لای لێ نەکەینەوە نەوەی داهاتوو بڵێن بەڕاستی قڕەکەن ئەوە سەراحەت پێ من ئەو ڕاپەتە بکەن وسیوە ئەوە ئەگەرین مەترسی وشکردنی ڕووبارە سنووریەکان و بەرگری لە ئاسایشی نەتەوەی ئاو ینی مۆزۆی ئاو شیکی نەتەوەی زۆر گرنگە ئەبێ ئێمە لەسەر پێی خۆمان بۆستین ئەبێ حکوومەتی هەرێم زۆر بەجددی لە مۆزۆ ئەلا بکاتەوە زۆر بەجددی کە ئەبێ ئێمە ئاوی هەرێم پشتبەستن بە دەرەوە هەڵەیەکی گەورەیە ئەبێ ئاوی خۆمان کۆبکەینەوە ینی زەڵم کاتی خۆی ڕژێمی پێش و پێشوی بەنداوێکی کردووە لەسەر ئەحمەداواوە ئەو بۆ من زەڵمی هێن شوێنەکانی تری شەر باسەکەم شوێنێکی زۆر گونجاوە کەمترین ڕوبەر داگیرەکە زۆرترین بڕی ئاومان ئەوێت بەنداوی دووەم هەر لەسەر زەڵمە لای نزیک ناوگردانە کە ئەوە شوێنێکی زۆر گونجاوە کاتی خۆی ڕژێمی پێش و بڵێن ئەوە لە هەشتاکانە بەنامەی بۆ داڕێژراوە بەنداوی سێهەم لە کەولۆسە کە ئاوی بڵین منتقەی چەوتان و جۆمەرسی ئەوانە هەمووی دێت لێکۆ ئەبێتەوە کە ئەوەش ئەتوانین بڵین هەموو شارە زووری دیوی شانەدەر هەتا ئەگاتە بڵین گوڵەخانە هەمووی ئاودێریەکات کە پرۆژەشی بۆ کراوە ئەو زەوێش فەحس کراوە بۆ چاوەنەری شەکرەوەوان زۆر گونجاوە تێچوونی بەنداوێ بۆ دەسەڵات و حکومەت ئەوەندەی تێچێر تێچوویەکی ئەوەندەی زۆر یەوێت کە تا ئێستا نەمان بینی بە دەسەڵاتی کوردی شتێکمان پێشکەشکە بڵێ ئەوە منیش بەنداوێکم پێشکەش وەکو چۆن مەکتەب و قوتابخانە و بینای بەرزم پێشکەش هەر بەقەت مەراسیمێکی ویستیڤاڵێکی بڵێن ڕەنگەکانی ئەو بە زمانی تێشێت ئەگە زیاتریش تێشی هەوە شتێکی ئەبەدیە سە بەنداوی دوکان ئەوە تەمەنی زیاتر لە 55 ساڵە ینی ئەتوان بڵێ هەموو عراق و هەموو کورد ئیسیفادەی لێکەوە لە هەموو ڕوانگەیەکەوە شوێی زۆر گونجاومان هەیە لە مەتقی شار باشەر هەمانە لە مەتقی قەڵازی هەمانە هەتا بۆ ئەو قسەش باسکەم زۆر گرنگە ئەگە زەی بچووک کە لە مەترسیدایە ئێمە کاتی خۆی لە ناوچەی ژاراوە بەنداوێکمان شوێی بەنداوێکمان پێشکەش کردووە ئەگەر بکرێ بۆ 100 ساڵی تر ئێمە ئەتوانین ئاوی منتقەی ڕانیە و پشدەر هەمووی تەمین کردین هەرچی خۆڵ و خاشاکی سلێمانی هەیە لە تانجەڕۆ کۆکرێتەوە ساڵانە چەند جاگڕی تێبەرە بێ و ئەم سووتوە پاژماوەی ئەم دوو کەڵەش و ئەو مادە کانزایانش کە لە نێ ئەو خۆڵ و خاشاکان تێکەڵ بە ڕێڕەوی ئاوی تانجەڕۆ دەبن ئەمە چه زیانێکی بەر ئاسایش و وەکۆڵێ دەرامەتی ئاوەگەێنێەوە تا چەند پیسبوونی ئاو پیسبوونی ژینگە و پاشان تێکەڵبوونەوەی بە ئاو وا دەکا کە ئەم ئاسایشی نەتەوەیە ئەمە ئاسایشی ئاو بکەوێتە ژێر مەترسیەوە خۆی لێ دوشت گرنگە باسی کەمێکی ئەوەی تانجەرۆ ئەم وەختی خۆی راپۆرتێکمان نووسی سپاس بخۆ ئەم هاوینە بڵین لیژنێک لە بەغاوە هاتن لە وەزارەتی سەرچاوەکانی ئاوە بۆ ئەو مۆزوع هاتن سەردانی تانجەرۆیان کرد سەردانی ناوچەی خورماڵ و زەڵمیان کرد کە ئاوەڕۆی ئەوێش هەموو ئەچێتەوە ناو زەڵم و ڕیشێن و ئەوەش هەر ئالوودە ئەبێت هەچی زێرابی ناوچەی خورماڵ و سەی سادەخۆ ئەو ناوەیە ئیتر ئەوە راپۆرتێکی زۆر مفەستەلیان نووسی لەسەری دایان وەزارەتی سەرچاوەکانی عێراق دایان بە حکوومەتی هەرێم کە بێ ئەمە چارەسەر بکرێت بەڕاستی زێرابی سلێمانی ئەوە خۆڵ و خاشاکی سلێمانی کە راپۆرتێک هەیە لەو بارەیەوە من خۆم ئامادەم کردووە ڕۆژانە بەلایانی کەمەوە 800 تەن ئێمە هینمان هەیە بڵێن خۆڵ و خاشاکمان هەیە کە بە کەڵکی ڕیسایکلنیەتەوە کە توانانی وەکو پێین بەکاری بێنیتەوە بۆ ناو باخچەکان و بۆ جوتیارەکان و کە ئێمە هەر ئەو پێینە ئێمە لە هۆڵندا ئیکڕین ئێستا کیلۆی بە 5,000 دینارە ئێرانیەکەی بە 3,000 دینار هەر ئەو خۆڵێکە لە هۆڵندا و ئێرانەوەیت ئێمە توانین لەوەی خۆمان کە ڕۆژانە نزیکەی 800 تەنمان هەیە ئێمە بەلایانی کەوە من ئێڵێم ئەتوانین ئەوە بەکار بێنێتەوە کە دوێنێ ئەو برادە راپۆرتێکی پێشەش لەسەر ئەو کێشەی ژینگە بە تایبەتی لە منتقەی کەرکووکی ژەومان هەیە لە بڵێ محافەزەی کەرکووک کە پاشەڕۆی خەستەخانەکان پاشەڕۆی کارخانەکان پاشەڕۆی ماڵان
کە ئەبێتە هۆی گەورەترین زیان هەم لە ژینگە هەم لەو ئەوەی کە ئەچێتەنەوە دراچی دەربەنی خان و ئەبێتە کێشەی ئای خواردنەوەی هەموو ناوچەی کەلار و کفری و خوارد زۆر باشە کەواتە کۆتاییە من کۆنفرانسی کە دوو ڕۆژی ڕابردووە ئەم ڕۆژ بەردەوامە لە شاری سلێمانی ئەنجامەکەی چی لێ دەکرێت وەڵاهی ئەبێ راپۆرتی پێشکەش کرێت هەچێنە بۆ داوەتنامەکە جواب نەدرانەوە ئایا بۆ نزیکە جواب بدرێتەوە ئەو پرسیارە نازانم لە کێ بکەین لە کاتێکە هەندێک یاسا هەیە کە حکوومەت هێرێمی کوردستان پابند نابێت بە یاسا و بڕیارەکانی عراقەوە بە پێ و سربەخۆیی کە هەیەی وە پێ و یاسایانی کە لە پەرلەمانی کوردستانە هەیە ئایا سبەی ئەگەر بڕیارێک یا یاسایەک دەربچێت لە بێناو پاراستنی ئەو حکوومەت هێرێمی کوردستان دەتوانێت پابند بێ پێوە یا ملزەم دەکرێت بە پابند بوون بۆ یاسایانەوە واللهی ئەبێ بکرێت یانی ئێستا هەوڵ جددی ئەدرێت کە حکوومەتی ناوەند وەکو سەرچاوێکی دارایی بەکار بهێنرێ بۆ جێبەجێکردنی پرۆژەکانی ئاو لە کوردستانە کەمە پێم وتی هەم ئیسیفادی ئەوانشی هەم خۆشمان بەدایە تا چەند پابندەوێ بێ ئێمە لە خۆیان پرسیارکەین لەمە باس لەوە کرد 24 کاتژمێری ڕابردوو بەنداوی داریان کە هەمووی ئێستا بند کراوە هیچ ئاوێک نایەتە ناو سیروانەوە ئەم ێستا زیانەکانی چین لە ئێستادا لەو کاتی کە گیراوەتەوە بەنداوە خۆی زیانەکەی بۆ پەرپەر دەرناکەوێت چونکە ئێمە دەرمەنی خان ئاوێکی بە حەدی کافی تێدایە بەس ئەگەر ئەمە بەردەوام بێ گەورتی زیانی ئەوەیە کە ڕێڕەوی ئاوی سیروان کە وشکی کرد بە هەزاران جانەوەر تیاچێ ئەبێتە هۆی کێشەی ژینگەی لەو ناوچەیە کە بەدەژی 6 کیلۆمەترە دوای ئەوە ئەگەر هەر بەردەوام بێت ناوچەی هەڵەبجە و کەلار و حاوی خوارد دەربەنی خان کە ئاوی خواردنەوەی احتیمانی لەسەر دەریاچەی دەربەنی خانە تووشی دووشاری کێشەیەکی زۆر گەورە دەبن ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە لە کاتێکەوە کاماژت پێکرد هەندێک یاسا هەن کە لە نێوان ئێران و عێراقا ئێران پابند دەکا بۆی کە دەبێ ئەو ئاوانە بەو شێوازە بۆنونە بند نەکاتەوە و دەبێ ئاوێک کە جاریە و دەڕوە ڕەوانەی عراقیشی بکە لانی عراقیەوە هیچ هەوڵێکی جدی نەدراوە بەڕاستی بۆ پابندبوونی ئێران ئەوەی کە من بزانم من چەند کۆبوونیەک لە تاران بەشداریم کردووە ینی هیچ هەوڵێکی جددی نبینم لە حکوومەتی مرکزیەوە حکومەتی ناوەندەوە بەرامبەر بە ئێران کە پابندی کە بۆ یاسایانەوە خۆی کێشەکە دروستکردنی بەنداوەکان نییە ئەو بەنداوانی کە کراوە لەسەر هەر ڕووبارێک کە بکرێ دوای چەند ساڵێکیش بێ ئەو ئاوە ڕێڕەوی خۆی وەرەگێتوێتەوە ناو ڕووبارەکەی خۆیەوە بەس کێشە لەم بەنداوانە ئەوەیە کە ئەیانەوێ پشتی بەنداوەکان ڕێڕەوی ئاوەکە بگۆڕن لە شوێی تر بەکاری بێنن بۆ ئاوی خواردنەوەیان بۆ کوشت و کاڵ کێشەی ئەسڵی بەنداوەکانی ئێمە کە لە دەروی سنوور کراوە ئەوەیە گۆڕین ڕێڕەوی ئاوەکانە لەگەڵ تورکیا هیچ گرفتێک هەیە تورکیا گرفتەکان کەمترە بەڵام ئەگەر پرۆژەی گاپ تەواو بێت کێشەی گەورە بۆ زێی گەورە دروستەکات و هەروەها بۆ فڕاتیش بەڵام لە هەندێک شوێن ئێستا ئێمە با بڵین لە تورکیا هەمانە دروستکردنی بەنداو مستحیلە کە ناکرێت شوێنی وای نییە کە مەدەمیتیا دەکرێت خۆشبەختانە ئەوە بۆ عراق بۆ سووریش زۆر باشە واتە لە ناو خاکی تورکیا ناتوانێت بەنداو دروستکرێت ئێستا هەمانگیەکەی لە بینی عراق و تورکیا کە ئالاساس سێ بەنداو دروست کرێت دوانێت لەسەر سنوورە کە بۆ بڵین عراق و تورکیا ئیسیفادی هەیە یەکیان لە داخلی تورکیایە کەمە لەوانی کێشە بۆ داهاتی دروستکات بەڵام وەکو ئەو کۆبوونەوانی کە کراوە تورکیا ئیسیجابەی زیاتر بووە بۆ ئەو مۆزوعی ئاو تا ئێران زۆر باشە جەناب ئەندازیار هیچ شتێکی ئەوتۆ نەماوەتەوە گە ڕێنمایەکی تایبەت هەبێ ئەمە بەشێکی سیاسەتی حکوومەت و دەسەڵاتدارانە دەبێ هەیان بێ بەڵام ئەوشی کەوێتە ئەستۆی تاک یا هاوڵاتیەک لە پاراستنی ئاو دەبێت چی بکات وەڵام من ئەڵێم لە ڕووی شەرعی شەو دەستنوێژ کە ئەیگیرێ و کە واجبێکی شەرعی ئەبێ ئەو کەمترین ئاو بەکاربیێنی یعنی ئەبێ ڕێزی ئاو بگری ئەبێ ئاو بە مڵکی خۆت بزانی ئەگەر دەریایەکی زۆر گەورەش بێ بەڕاستی زیاد مەسرفی لە ئاوە گوناحێکی زۆر گەورەیە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز نەجمەدین شێخ سەگەردی ئەندازیاری ئاو سپاس بۆ ئامادەبوون لە تەوەری دومی بەرنامە بینەرانی عزیز ڤیتیەکمانەیە کە پەیامێرمان وشار محەممەد لە دەربەندی خان بۆ ئامادەکردوین ئەویش دەست ڕەنگینی و کارامەی هەندێک خانمەکە بە کێشانی وێنە لەسەر دیوارەکان توانەکانی خۆیان دەردەخن با پێکەوە بینەری ئەو ڤیتیە بیت.
گروپی سەرنیات ئێمە گروپێکی خۆبەخشین پێکهاتووین لە چەند کچ و چەند کوڕێک کە لێرەدا ڕۆڵی ئافرەتان ڕۆڵێکی بەرچاویانەیە لە نەخشاندنی دیوارەکانی سەر شەقام. ئێمە هاتوین ئەم گروپی ئێمە دروست بووە بۆ ئەوەی ئەو نووسینە نەشیاوانە بسڕێتەوە لە سەر شەقامەکان و بکەینە شوێنێکی هونەری و ئێمە ئەمانەی هونەر بکەین بە مۆدێل و بیگەینە هەموو ماڵێک و هەموو کۆڵانێک نەک تەنها لە چەند شوێنێکا هونەر هەبێت. سەرتا کە دەستمان کردووە بە میوێنە کێشانە ئەمە جوانکردنی شارە و وەکو خۆم حەزم لە وێنە کێشان بووە و لەگەڵ ئەم گروپا دەستمان پێ کردووە بۆ سیمایەکی جوان و باشتر بۆ گروپەکە. سەر لەلای هۆڵی ڕۆشنبیریان ئەوان هاوکارمان بوون لە دابینکردنی بۆ یاخ و پێداویستیەکان. بینەرانی عزیز تەوەری سێمی بەرنامەکەمان چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ دەستپێکردنی وەرزی نوێی خوێندن بۆیە لەگەڵ ڕاهێنەرێکی گەشەپێدانی مرۆیە قسە لەسەرەوە دەکەین پێویستە قوتابیەک یا خوێندکارێک دەچێتەوە ناو هۆڵەکانی خوێندن لەم چەند ڕۆژەی کۆتاییە ئامادەکاریانە چین و چۆنن دەبێ خۆی حازرکە بۆی کە بچێتەوە ناو هۆڵەکان. بە تایبەتی ئایا ئامادەکاریەکان تەنها لە سۆی خودی قوتابیە یاخود نەخێر دایک و باوک خودی ژینگەی قوتابخانەکە مامۆستاکان هەمویان بەرپرسیارەتیان هەیە لەوەی کە قوتابیەک ئامادەکاری پێیا بکە بۆی کە بچێتەوە ناو هۆڵەکانی خوێندن و وەرزی نوێی خوێندن دەست پێ بکاتەوە. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە لە ڕانیەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەمیرکۆیی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆییمان کردووە. مامۆستا سڵاوی خوارد لێبێت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئایا ئەو ئامادەکاریانە چین کە دەبێ قوتابی هەی بێ بۆی کە بگەڕێتەوە ناو هۆڵەکانی خوێندن؟ سوپاسان دەکەم و دەستخۆشیتان لێ دەکەم. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. داواکارم ساڵی نوێی خوێندن بێتە وەرخانێک ئەم ساڵ کە کابینەی نوێی حکوومەت گۆڕاوە وەزیری پەروەردە گۆڕاوە. ئەم ساڵ ببێتە ساڵێکی دەستپێک ببێتە ساڵێک بۆ گۆڕانکاریانەی کە ئەو گۆڕانکاریانەی کە چەندان ساڵە مامۆستایان و قوتابیان و پەروەردکاران ئیشی لەسەر دەکەن و کاری لەسەر دەکەن ببێتە دەستپێچێکی جوان و ساڵێک بێ ئەو گۆڕانکاریانەی کە ئێمە دەمانویست و پەروەردکاران دەیانویست بەو ئاقارەدا بڕوە. بێگومان خوێندن یاخود زانست و مەعریفە پرۆسەیەکی گشتگیرە، پەیوەندی بە سەرجەم لایەنەکانی کۆمەلگاوە هەیە، پەیوەندی بە مامۆستاوە هەیە، پەیوەندی بە ژینگەی معریفیەوە هەیە، پەیوەندی بە دایک و باوکەوە هەیە، پەیوەندی بە وەزارەتی پەیوەندی هەتاکو پەیوەندی بە سەرجەم تاکەتاکەی کۆمەلگاوە هەیە. لەبەرەوە هەر یەکێک پشکی خۆی بەردەکەوێت بۆ چۆنیەتی کارکردن و ئیشکردن لەسەر چۆنیەتی خۆ ئامادەکردن و بۆ ئەوەی پرۆسەیەکی سەرکەوتو و گشتگیر دەرچێ. بێگومان قوتابی وەکو عنسرێکی ئەساسی پەیوەندیەکی تایبەتی بەوە هەیە بەڵام خوێندکار و قوتابی دەبێت خۆی ئامادەکە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی دەستەیەوە کە چۆنیەتی ئەمەشان دەبێت یەکەمجار لەلایەنی دەرونیەوە لەلایەنی خودیەوە ئامادەکاریەکان بکات کە چۆن پێشوازی لە ساڵی نوێ خوێندن دەکات. لەبەرەوە پەیوەندی بە خودی خوێندکارەوە هەیە. ئەوانەی تر کە هەمویان ڕێژەیەکیان بەردەکەی وەکو باسمان کرد، بەڵام خوێندکار و قوتابی دەبێت ساڵی نوێی خوێندن. لەبەرەوە پێویستە ئەوانەی تر دایک و باوکە
قوتابیەکە ئەو ژینگەی کە بۆ ژینگەیەکی باشی بۆ چۆنێتی خۆ ئامادەکردن لە ڕووی دەرونیەوە کە گومانی باش بردنە بە خوێندن ئەمیش لە ڕووی ئیشکردنە لەسەر خوێندن ئیشکردنە لەسەر چۆنیەتی بەڵێ مامۆستا ئەمیر ئەو بارە ئاڵۆزە دەرونیەی کە خوێندنی چەند ساڵی ڕابردووی تێدا بوو بە تایبەت بۆ قەیرانی دارایی و خۆپیشاندانی بۆ ئامادە بکەن لە ڕووی هەم شوێنەوە هەم لە ڕووی دەرونیەوە هەروەها وەزارەت کۆمەڵێک ڕێنمایی جوان دابەزێنێ کە هەمویان هاندان و مامۆستا ئەمیر با پرسیارەکەم دووبارە بکەمەوە ئەو بارە ئاڵۆزە دەرونەی کە خوێندنی چەند ساڵی ڕابردووی تێدا بوو مامۆستایان هۆڵەکانی خوێندنیان بەجێهێشت خۆپیشاندان و ناڕەزایەتی مامۆستایان وەک کەڵەکەبوونی کێشەکانی چەند ساڵی ڕابردوو ئەوە هیچ لە سەرەتای ڕاپەڕینەوە تاوەکو ئێستا کێشەی پەروەردە بەردەوام لە کەڵەکەبوو نابوون ئەمانە هیچ کاریگەریەکی نەرێنی و سلبی لەسەر دەرونی قوتابی و مامۆستا و هۆڵەکانی خوێندن بۆ ساڵی نوێ خوێندن جێدەیەڵێ؟ بێگومان ئەم کێشە کەڵەکە بوانەی کە بە تایبەتی لە 2014ەوە کە لەسەر دڵ و دەرونی قوتابیان و مامۆستایان و کەسوکار و پەروەردگاران بەجێ هێشتووە هەتا ئێستا ئەم هۆکارانە هەروە خۆی ماون بەس ئەوەیە ئەوەی جیایە ئومێدێک هەیە کە لەلایەن مامۆستایان و قوتابیانەوە بنیادراوە هیوادارین من لە بەرنامەی پێشوش کە باسم کرد ئومێدێکی باش بە وەزیر هەیە ئەو دمێدێکی باش بە وەزارەت هەیە کە مامۆستایان بە گەشتبینیەوە ئەم ساڵ دەڕوان لە ساڵی نوێی خوێندن داواکارم لایەنە بەرپرسەکان ئەو خەون و خۆزگە و ئاوات و جوانیانەی مامۆستا لەبەر چاو بگرن کە چەند ساڵە بە هەموو شێوەیەک هەوڵ و تێکۆشانیان کردووە لەسەر پەکنەخستنی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان و هەروەها لایەکیش لە قوتابیان بکەنەوە ئومێدێک بەبەر قوتابیاندا بکەنەوە کە وعد و بەڵێنیان پێ بدەن کە بە تایبەتی ئەوانەی کە یەکەم و دووەم و سێمی سەرئاستی بەشەکانی خۆیان دامەزراندنیان بۆ بکەن یاخود بیان نێرنە وڵاتان بۆ خوێندن کۆمەڵێک کارەکە لەسەر ئەمە بیکەن بێگومان لایەنی تەمومژاویەکەی کە لایەنی پەروەردە و فێرکردن دەڕەوێتەوە بەڵام هەتا ئێستاش ئەو لایەنە سلبیانە لەسەر دڵ و دەرونی مامۆستایان و قوتابیان و کەسوکاری قوتابی خوێندکارانیش هەرماوە کە باس دەکەی باسی پرۆسەی خوێندن دەکەی بێگومان ئەو لایەنە سلبیانە لە بەرچاون و کاریگەریشی لەسەر پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان بەجێ زۆر باشە مامۆستا کەواتە لە ئێستادا قوتابیەک کە دەبێت خۆی حازرکا بۆی کە بگەڕێتەوە ناو هۆڵەکانی خوێندن ئایا ئەم ئامادەکاریە تەنها بەخۆی دەکرێت یا بەشێکی لە ئەستۆی دایک و باوک و ژینگەی قوتابخانەکە شتێکی کە دەبێت بەرپرسان و لایەنە پەیوەنددارەکان لە پەروەردە و لە قوتابخانەکە و ئامادەکاریان بۆ بکەن؟ بێگومان وەکو سەرتا باسم کرد ئەمە پرۆسەی خوێندن پرۆسەیەکی گشتگیرە پەیوەندی بە تاکە تاکەی کۆمەلگا هەیە بە تایبەتی ئەم دەستگایانەی کە ڕاستەوخۆ بەریەکەوتنیان هەیە لەگەڵ پەروەردە و فێرکردن بە تایبەتی دایک و باوکان ژینگەی قوتابخانە اینجا کە مامۆستاکان دەگرێتەوە بەڕێوەبەر دەگرێتەوە تا پرۆسەی خوێندن دەگرێتەوە وەزارەت دەگرێتەوە ئەمانە هەمویان دەبێت لە سەرەتای ساڵی خوێندن ئومێد بەخش بن ڕێنمایی دەرکەن کۆمەڵێک بەڵێن و بەڵێنی ڕاستگۆیانە دەرکەن کە ساڵانە بەڵێن دراوە بە تایبەتی وەکو باسم کرد لەسەر ئەوانەی یەکەم و دووەم و سێم کە هەوڵ و تێکۆشانەکانیان زیاد بکەن بەڵێنیان پێ بدەن خەڵاتیان بکەن بیان نێرنە وڵاتان بۆ خوێندن یاخود خوێندنی لە زانکۆ بەناوبانگەکانی جیهان وەربگیرێن یاخود مامۆستایان بەڵێنیان پێ بدرێ کە ئەو موچە زەوت کراوە خوراوەی کە چەند ساڵە نەدراوە وعد و بەڵێنێکی ڕاستگۆیانە بدرێت کە بیان دەنەوە تا ئێستا مامۆستایان نازانن یعنی ئێستا ئەوەی جێگەی ئەسەفە کە لە ساڵی نوێی خوێندن ئێستا ئێمە لە سەرەتای ساڵی خوێندنداین کە مانجی نۆیە موچەی مانجی 6 وەرگیراوە یعنی ئەوەش ڕەشبینیە کە بەرامبەر مامۆستایان دەکرا لە دەستپێکی ساڵی خوێندن ئەو بەڵێنە براباوە سەر موچە خوراوەکانی مامۆستایان دراباوە ئەمە کاریگەری بێگومان بەسەر دەرونی قوتابیشەوە هەیە قوتابیان زۆر جار مامۆستا ئەگەر مافی پێشێلکرا قوتابی بە حەقەت ڕەشبین دەبێت گەشتبینی نامێنێت دەڵێ مامۆستا کە بەرامبەر مامۆستاکەم ئاوا بکرێ
بێگومان بەرامبەر قوتابیەکان کە ئەوانیش دەبنە مامۆستای داهاتوین جا هەر لێکی لە دام و دەستگایەک بێگومان ئەمە کاریگەری دەبێت لەبەرەوە ژینگەیەکی تەندروست دەبێت بە کردداری جێبەجێ بکرێن نەک بەس قسە و بەڵێن بکە ئێمە بەڕاستی قسە و بەڵێنمان زۆر بیستووە زۆرمان گوێ لێ بووە لە ساڵانی ڕابردوو بۆ خۆم 28 ساڵە مامۆستام یعنی تەمەشا دەکەی ساڵ بە ساڵ دەڵی خۆزگەم بەپار یعنی لەبەرەوە وەزارەت یاخود کابینەیەک لە دوایەکەکان مافی مامۆستایانیان پێشێل کردووە لە وڵاتان ئەگەر بێت و تەمەشای وڵاتان بکەین لە هەرە وڵاتە دواکەوتووەکان تەمەشا بکەی کە لە ئەفریقیا و هەروها لە سوید و ئەوانە تەمەشا بکەی هەر هەمویان ئەو گرنجەی بە مامۆستا درراوە بە پەروەردە و فێرکردن درراوە بەلایەنەکانی تر نەدراوە ئەجا چ لە ڕووی ڕاگررتنی کەسایەتی مامۆستا کە لە وڵاتی وەکو ئەفریقیا مامۆستا مەوعیدی ناوێت کە بەوچی سەرۆک وەزیران بێنێ بەبێ مەوعید دەچێت چاوی پێ دەکەوێت لە ڕووی لایەنی داراییشەوە موچەیەکی شایستە بەخۆی بدرێتێت کە کەسایەتی نەڕوشێت و تووشی ئیشی دووەم نەبێ بەڵام بەداخەوە کە ئەمانەش هەموویان کاریگەری کە باسی مامۆستا دەکەم کاریگەری ئێستا دەرونی قوتابی دەبێت لەبەرەوەی دەبێت لە سەرەتای ساڵی نوێی خوێندن هەنگاوی جددی و فعلی و کردداری بندرێ بۆ چاکردنی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان. مامۆستا ئامیر ساڵانە پرۆگرامی خوێندن بۆ قوتابی لە بەشە لە قۆناغەکانی خوێندن گۆڕانکاری بەسەر زمانەکەیان دادێ واتە ئەوە هیچ پرۆگرامەکە لە هی وڵاتێکەوە بە وڵاتێکی دەگۆڕێ زۆر جار لە نێوان زمانی بیانەی و زمانی کوردیشدا ئەم گۆڕانکاریەکرێ و کە ئێمە لە بەرنامەی پەیامی ڕۆژ تەوەرێکی بەرنمەکەمان لە چەند ڕۆژی ڕابردووە بۆ تەرخان کردو بە میوانداری مامۆستایەکی زانکۆ شارەزایەکی بواری پەروەردە ئەمە چ کاریگەریە لەسەر خوێندن و دەرونی قوتابی و مامۆستا جێدەیەڵێ کە بۆ نمونە ئەمساڵ زمانی هەردووانەی فیزیا و بیرکاری لە ئینگلیزیەوە کراوەتەوە بە کوردی. من باوەڕم وایە یەکەمیان گۆڕانکاریەکە لە کوردیەوە بۆ ئینگلیزی هەڵەیەک بوو کە وەزارەت کردی هەڵەی دووبارە کە بێ ئەوەکو دەڵێ ئەوانەی کە ئەو پسپۆرانەی ڕەخنە دەگرن یعنی بە کۆی دەنگ بڕیاردا بگۆڕێ لە کوردیەوە بۆ ئینگلیزی ئەم جارە بە کۆی دەنگ بڕیادرا بگۆڕێتەوە لە ئینگلیزیەوە بۆ کوردی ئەی کەواتە چێ ڕازیە و چێ ناڕازیە یعنی تۆ نازانی کە چێ بڕیاری داوا بیکاتە ئینگلیزی و چێ بڕیاریدا هەر هەمویان دەڵێ بە کۆی دەنگ بڕیاردرا. ئەوەی منی شارەزایم دەربارەی هەبێ زمانی دایک دەبێ هەموو قوتابیەک لە سەرەتا کە دەچێتە خوێندن پرۆسەی خوێندن بە زمانی دایک بێ زمانەکانی تر پرۆسەکە دەبێت بە زمانی دایک بێت دواتر لە قۆناغەکانی تر گرنگی بە زمانەکانی تری غێری زمانی دایک واتە زمانە بیانیەکانی تر بدرێ بەڵام بەداخەوە تەمەشا دەکەین لە هەرێمی کوردستان پرۆسەی پەروەردە و فێرکردن بە ئاقارێک بە میزاز دەچێ بەڕێوە لەبەرەوە من باوەڕم وایە کە زۆر بە قوڵی بیر لە ئەو مەسەلەیە نەکراوەتەوە پەروەردە و فێرکردن ئەمەش بە تیجاری کراوە لەوانەیە کۆمەڵی خەڵکی نامەسئول نابەرپرس یان ناشارەزا لە پرۆسەی پەروەردە و فێرکردن پرۆگرامەکانی خوێندن دادنێن خەڵکی پسپۆرتر هەیە خەڵکی شارەزاتر هەیە ئێمە ناڵێن بە خەڵکێک ئەگەر وەکو حیزبیش دای بنێن وەکو کەسێکی حیزبی دای بنێن با کەسێک دابنێن کە شارەزایی زیاتر هەبێ پسپۆری زیاتر هەبێ خەمخۆری زیاتر هەبێ ئەگەر ئەم دوو حیزبە دەسەڵاتداریان ئەم حیزبە دەسەڵاتدارانەی کە ئێستا ناو حکومەتن ئەگەر خەڵکێک دادنێن هەر خەڵکی خۆشییان دادنێن با خەڵکە پسپۆرەکەیان دابنێن نە خەڵکێکی تاجیر وەکو تیجارەتکردن بە خوێندن ژیانی قوتابیانە لەبەر ئەوە کە کرا ئینگلیزی هەڵەیەک بوو دووبارەکە خەڵکێکی تر زەرمەند دەبێت کە کراوەتەوە زۆر باش هەر زیادەیەک بۆ پرسیارەکەی هاوکارم ئەو ئامادەکاریانی کە پەیوەستن بە خودی ژینگەی قوتابخانەکەەوە جگە لە منهەجە گەرچێن دێجار منهەج گۆڕانکاری بەسەردادێت تەکمیلەی کتێبێک کە زۆر جار دەبینین چاپکردنی کتێبەکان دوا دەکەون یاخود ژینگەی ناو قوتابخانەکە لە حانوتەوە بیگرێت تا نوێبوونەوە نۆژنکردنەوەی قوتابخانەکە و نەبوونی دوودەوامی و سێداوامی لە قوتابخانەیەکدا ئەمە تا چەندە کاریگەری هەیە بەسەر دەرونی خوێندکار لەوەی کە ئەگەر بێت و یەکداوامی بێ قوتابخانەکەی یاخود حانوتێکی باشیە بێ مێز و کەرەستەکانی ناو قوتابخانەکە میتەڕ و تازە و تەمیز بن تا چەندە کاریگەری هەیە بەسەر دڵ و دەرونی خوێندکار کە حەزی زیاتر و مێلی زیاتری بۆ خوێندنەکە هەبێت.
بێگومان هەر دیزایانی قوتابخانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی شەرێمی کوردستان و عێراق لەسەر شێوەی سجن و بەندیخانە دروست کراون هیچ ئامادەکاریەکی تێدانێت کە قوتابی دڵی بە قوتابخانەکەی خۆش بێ لەسەر شێوەی ئەوە دروست کراوە یعنی بڕۆ تەمەشای قوتابخانەکان کە منەوە ڕۆژە لە دیدارێک بووین کە کۆمەڵێک پەروەردەکاری سەرجەم هەرێمی کوردستانی تێدا بوو باسی کتێبخانە کرا یعنی تەمەشا دەکەین کتێبخانە ئەگەر هەژبێ لەوانەیە کەس نەبێت سەرپەرشتیکەیان لەگەڵ ڕێزمدا کەسێک سەرپەرشتی دەکە یان کەسێک دادەنێن دەڵێن بە کەڵک مامۆستایەتی ئینجا دەیبن لەوێ دادەنێت دەبێت خەڵکی پسپۆر هەبێ بۆی قوتابی خوێندکارەکان بەرەو خوێندنەوە بەرین بەرەو معریفە بەرین کتێبخانە هەبێ لە کاتی پشوەکاندا سەردانی ئەوە چەندە گرنگی بە خواردنگەکان دەدەین بە حانوت دەدەین دەبێت دوو ئەوەندە گرنگی بە کتێبخانە بدەین بۆی معریفە زیادکەین یان قوتابی و خوێندکارەکان بەرەو خوێندنەوە بەرەو معریفە بێنینەوە یاخود تەمەشا دەکەین قوتابخانەکان تەمەشا دەکەین وەکو بیابانێک دەچێت هیچ شتێکی جوانکاری تێدانێ گوڵ و گوڵزارێک نیە چیمەنێکی تێدانێ دارێکی تێدانە کورسی و مێزی تێدانێ بۆ کاتی پشوەکان تێدا بحەسێنەوە ئەگەر گفتوگۆیەکی ئەدەبیانە یان گفتوگۆیەکی هاوڕێیانە بکەن شوێنێکی وای لە بەردەستیاندانە یاخود زۆر جار قوتابخانەکان ئەگەر نەڵێن لە سەدا هەفتە دەوام و سێدەوامی تێدا دەکرێت چوار دەوام نەبێ لەبەرەوەی قوتابی بە قوتابخانەی خۆی دانانێ یعنی دیار نییە کام لایەنی بەشەکە کە بەرپرسە لە پاکڕاگرتنی قوتابخانەکان یاخود تەمەشا دەکەین لایەنی نۆژەنکردنەوەی قوتابخانەکان زۆر جار لە کاتی دەوامی ڕسمیدا قوتابخانەکان نۆژەن دەکرێنەوە ئەمە هەمویان کاریگەریان بەسەر دەرونی قوتابیەوە هەیە وای لێ دەکات کە قوتابی بە دەرونێکی ناسازەوە بە ڕەشببینی بێتە ناو پرۆسەی خوێندن بێگومان ئەمەش کاریگەری لەسەر نەتیجەکەی دەبێت جا بە تایبەتی ئەو دەستە خێرخوازیە یاخود ئەو ڕێکخراوانەی کە قازانجنەویستانە کەرەستەی بە تایبەتی لە پەڕاوگە و ئەمانە هەمووی ئامادە دەکەن بۆ قوتابیان بۆی کە بە نرخێکی گونجاو یاخود بە خێرخوازی دەیبەخشنە قوتابیەکان ئەمانە چه کاریگەریەکیانەیە بەسەر دەرونی خوێندکار کە بتوانن بە کەرەستەی پێویست بە جلوبەرگێکی مناسبەوە بەو ڕنگ و شێوازە یەکپۆشی کە قوتابخانەکان دیاریان کردو بگەڕێنەوە ناو ناوەندەکانی خوێندن بە تایبەتی دەزانین لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر لە هەژارنشینمانەیە بە تایبەتی هەر کەسیش کە بووە خوێندکار و قوتابی خۆمان دەزانین ئیدی پێویستی بە دەستی هاوکاری هەیە. بێگومان من سەرەتا دەستخۆشیان لێ دەکەم کە بۆ یەکپۆشی ئەمە لە بەرژەوەندی سەرجەم قوتابیاندا بە تایبەتی قوتابیە کەم دەرامەتەکان ئەمە وەکو دەڵێ دەوڵەمەند و فەقیرەکان تێداون دەبن هەست بە نامۆیی ناکەنەوە قوتابیانی داهاتیان مامناوەندەیان لە خوار مامناوەندە ڕێکخراوە خێرخوازیەکان من دەستخۆشیان لێ دەکەم داواکاریشم کەوە کاری حکومەتە حکومت دەبوو ئەگەر سەردەمی ڕژێمی گۆڕبەگۆڕی بەعەز بەبیر خۆمان بێنینەوە کە لە کتێب و لە پەڕا و لە قەڵەم و لە دادەر و لە ڕشکەرەوە و ئەمانە هەموو پێداویستیەکان لە ڕاستەوە ئانە هەمویان دەدرا قوتابی خوێندکاریەکان هەمویان وەریان دەگرت بەڵام ئێستا دەبووە ئەمە ئیشی نەک ڕێکخراوی خێرخوازی بێکەم دەستخۆشیان لێ دەکەم و هیوای بەردەوامی سەرکەوتنیان لێ دەکەم دەبێ وەزارەت کار ئاسانیان بۆ بکە ئەمە ئیشی وەزارەتە ئەمیشی حکومەتە کە حکومت دەبات لە بری ڕێکخراوە خێرخوازیەکان زۆر جار حکومت دەگەر بە ئاقارێکی تریدا نەبین خەڵک نەڵێ بە ئاقارێکی تریدا دەبن زۆر جار ڕێگری لە ڕێکخراوە خێرخوازیەکان دەگرن ڕێگری لە دروشم شعائرە دینیەکان دەگرن کە خەڵکێک دەچێت بۆ وڵاتان هیچ ڕخنەی لێ ناگیرێ بەڵام کە کاتێک دەچێت بۆ عەمرە و حەج ڕخنەی لێجێرن پارە سەرف دەکرێت کە حکومت دەکرێت لە بری ئەو هەموو پارە زەبەلاحەی لە ساڵانە لە هەڵەی منهەج سەرف دەکرێت دەکرا لە سەرتاوە مەطبعەی هێنا بە هەرێمی کوردستان لە بری ئەوەی لە لوبنان و لە وڵاتانی دەرەوە ئەو هەموو پارەی گواستنەوە و تەبعکردنی لێ بدرێ دەکرا حکومت بۆ خۆی ئەوەی هەبێت و بەسەر قوتابی خوێندکارەکاندا دابەش بکرێت لەبەر ئەوە گوتم ناپسپۆری هەیە لە شتانەدا لەبەرەوە تەمەشا دەکەین کەسی ناپسپۆر دادەن لەگەڵمان بووین زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. بەڵێ خۆشەویستان خالید ڕەشید یەکێکە لە هونەرمەندە دەنگخۆش و بەهەست و خاوەن پەیامەکانی کورد
کە پەیامداریەکەی وای کردووە بێتە جێی گوێگرێتی یان جێی سەرنجی بەشێ لە گوێگران و جەماوەری کورد و کلیپی نوێی دەنگی ئاسمان کە یەکێکە لە کلیپە عیرفانیەکانی و تێیدا وەسفی کردگار و خوددا و ئەم بوونەوەرە دەکا و پێی وایە کە دەنگی خوددا و ناوی خوددا هەوێنی ئاشتی و پێکەوە ژیان و خۆشەویستیە لەم سەردەمەدا و لەم گردونەدا با پێکەوە بینەری ئەو کلیپە بین کە بە خۆشحاڵیەوە پێشکەشی بەرنامەی پەیامی ڕۆژی کەناڵی ئاسمانی پەیامی کردووە. تموم
فەرهەنگی هۆنراوەی شەن سرم دەبێ بەلا فاوی سرم دەبێ بەلا فاوی سەدان هەزار خۆزگەی بێدەن سەدان هەزار خۆزگەی بێدەن سرم دەبێ بەلا فاوی سەدان هەزار خۆزگەی بێدەن سەدان هەزار خۆزگەی بێدەن دەبۆم بدوێ 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 با بنۆشم تک تک بەگوێ با بنۆشم تک تک بەگوێ دەبۆم بدوێ دەبۆم بدوێ دەبۆم بدوێ دەبۆم بدوێ دەبۆم بدوێ دەبۆم بدوێ 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 با لە بێشکەی سۆزیدەم تا با لە بێشکەی سۆزیدەم تا دەبۆم بدوێ دەبۆم بدوێ با لە بێشکەی سۆزیدەم تا گیانی ماندوم تێر تێر بنێ با لە بێشکەی سۆزیدەم تا گیانی ماندوم تێر تێر بنێ با لە بێشکەی سۆزیدەم تا گیانی ماندوم تێر تێر بنێ گیانی ماندوم تێر تێر بنێ. منداڵانی ئەمڕۆ بێبەشن لە بەشێک لەو خۆشی و نیعمەتانەی کە لە سەرزەمانی تا گەشت و سەردەمی منداڵیە مەژهر هەبوو، بەڵام ئێستا لەبری ئەو خۆشیانەی کە ئێمە هەمان بوو ئێستا خەریکی پۆبجی و مۆبایل و تەکنۆلۆژیان. یەکێک لەو خۆشیانەی کە لە سەردەمی ئێمەدا هەبوو بەیانیان زوو کە هەڵدەستای سێری دەکرد لە سەرکۆڵانەکەتاندا خەریکی سەرقاڵی ئاگرکردنەوە و منجەڵی گەورەیان هەڵخستووە و تەبعاً هەمویان دەسووتان و دوایی سیر دەکەی خەریکی دروستکردنی ساوەری یا کوڵاندنی گەنم بوون. هاوکارمان سۆیب محەممەد ویتێکی بۆ ئامادەکردین لەسەر کوڵانی گەنم بە تایبەتی و کاتێک کە بە کاپێکی بچووکەوە دەسوینە بەردەم منجەڵەکان بۆی کە گەنممان بۆ تێکەن با پێکەوە بینێری و ویتیە بین. ئەمەی سەبە ساقم ئەی کوێنی هەڵیەخەی وشکە بێت و ئینجار ئەیبەی بۆ ئاسەکەی بە ئاسا ئەیکەی بە بڕێش لە دوایەوەیانی دیوە ئاردەکەی ئەگەیت و هەڵیە تەکیێنیت و ئەیکەیتە ناو سەفر و دانی بۆ خواردن لە ساوەرە کوێنی زەخیرەیە خرا بۆ زستان پاییزە و پاییز و بەهارە و بەهار و ئیتر ئاوا شەرەم و دۆینەیە کرا کاتێ و زەمانەی زوو لەلا دێبووین خۆش بوو ساوەڕوانە کوڵان پێنج شەژ نەهاتین دەورەماندا و یارمەتی یەکمانەدا و کۆبەکی یەکمانە کرد و تر ئاوا هیوادارم هەموو کەسێ ئاوا بێ و تەنەکە ڕیزەکرا ئەمپەڕ بۆ ئەو پڕ ئاوا سڕێ ئەو سابوو خۆی سەدار نەبوو سڕەمان کۆ کردەوە ئاوا دامانە ناو تەنەکەمانە ناسەری و بە پێ چوار ژنە هات کەمی ساوەری داکێکی دایە کردێکی بردە سەربانێکی وشکێ کردووی تر ئاوەها
ئیسا خەریکەی ترەوەی نەماوە دای ڕێژین خەریکە ئەقڵیتر تەوای دایەکەنە سەر نانە شار. بەم شێوەیە هاتینە کۆتایی بڕگە و بابەتی ئەم ڕۆژمان لەگەڵ هاوکارم کاکجەلال ئومێدەکەین جێی ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێەوە ئەو کەلتورە جوانەی ساوەڕکوڵاندن و ئەو کەلتورە جوانانەی ترمان کە لە باو باپیرانمان بۆمان ماوەتەوە هەر بەردەوام بن و هەر لە بەرچاومان بن و ون نەبن لە کۆمەڵگەیە. بینەرانی عزیز بڕگە و بابەتی بەرنامەکانیان ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوای کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین ماڵتانەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت بەڕاستی خۆشترین ساتە کاتێک برسیت دەبێت و ئارەزووی بەتامترین خواردن دەکەی. نۆدڵز ڕیڤا بەتامە خۆشەکەی لەگەڵ تێکەڵەی بەهارەت و سەوزەواتی سروشتی. کاتێکی کەمی دەوێ و ئامادەکردنی زۆر ئاسانە. ڕۆنی سروشتی و چەندین تامی جیاوازی تێکەڵ کراوە تاوەکو خۆشترین و بەتامترین پێشکەش بکەین.
نۆدڵز ڕیڤا بەڕاستی بەتامە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. بەڕاستی خۆشترین ساتە کاتێک برسیت دەبێت و ئارەزووی بەتامترین خواردن دەکەی. نۆدڵز